من لێرە شێرێکتان بۆ خوێنمەوە کە حەزەکەم سەرەتاکەی چەند جملەیەک بڵم ڕەنگە زۆرێک لە ئێوە کتێبەکانی دەرسی کوردی کوردستانی عێراقتان دیبێ لە کلاسی یەکی ئەوەیە دەرسێکی تێدایە کە ئاڵێ دۆی دادەڕژاوە. دۆی دادەڕژاوە لە ئیستلاحی کوردی خۆمانە لە واقعە نیشاندەری بەشێک لە مەسایلی اقتصادی خەڵکی کوردستانەکە لەگەڵ یابوون. دۆ منبعی تەغزیەی زۆربەی ئەتوانم بڵم دێهاتی کوردستان بووە هەر چوار پارچەکەی. ئەگەر دۆکەی ڕژابێت دیارە خێزانی ماڵ هەمووی خەفەتبار بوون بە دەلیلی ئەوە نانەکەی کا بۆ پێی تەڕکرداوی خواردایە ئەوەی لەدەستدا و زۆر بۆ زۆر شتی تریش کە کەڵکی لێوەرەگرت. بۆ ئەم دوو کەلیمەیە کەماڵ میراودەلی شعرێکی وتووە کە ئاڵێ تەنیا مەبەست ئەوە نییە کە دۆکەی ڕژاوە، با بزانین مشکلاتی دادە چیەکە خەفەتبارە. دەڵێن دۆی دادە ڕژاوە بۆیە دادا وا کز و داماوە. نەخێر مناڵان درۆیە دادە گەلێ لەمەی زیاتر لێ قەوماوە. سێ کوڕی ئەنفال کراوە، سێزدە جار ماڵی سوتاوە، گوندەکەی خاپور کراوە، تاقە کوڕێکی ماوە ئەویش لە ئاکرێ گیراوە. هەرچی خزم و کەسی هەیە لە کەرکووک وەدەرنراوە. چوار برازای وا 2 ساڵە ڕوویان لە ئوروپاناوە، یەکیان لەسەر سنووری دەستکرد بە دەستی تورکەکان کوژراوە، یەکیان لە ناو ئاوی ئێنجەدا خلکاوە، یەکیان لە یۆنان تێماوە، یەکێکیشیان لە ئاڵمانیا لە بەهەشتی ئوروپادا بێ ئیش بێ زمان بێ پەساپۆرت دەڵێن مێشکی لەدەستداوە. نا مناڵان ئەوە درۆیە دادەی هەژار کوا دۆی ماوە. دەبێت کە مەڕووماڵاتی بردراوە سەر بردراوە. مێردی 10 ساڵ پێشمەرگە بوو، ئێستا ناویشی نەماوە. 2 کچی هەن بێوەژنن، کۆڵێ منداڵی برسیان تێ ئاڵاوە. کچێکیشی هەر بە سەوزی هەڵوشراوە. دادەی هەژار کەس نایە و کەس نایبینێ، چاوی کز بووە و گوێی تاساوە. جارجارە خەون دەبینێ، بۆتە وەک کچێکی تازە ساڵ، مێردەکەی پێشمەرگەی ناوە، چاوی بڕیوەتە کەرکووک و بابا گوڕگوڕ لە ناو دڵیا داگی بساوە. ڕاپەڕینە و ڕۆژی ئەوە شاری ئاگر هی خۆمانە، زەماوەندە لە گەشلاوە. خەم مەخۆ بە مەرگی سوورم، شەهید و ناوم لە ناو دڵی کووردا هەڵکەندراوە. تۆش دایکی گشت کوردستانی شانازی پێباشراوە. دادە لە خەو ڕادەپەڕێ و هاوار هاوار چی ڕوویداوە. کورد چی لێ هات؟ بۆچی ئێستا ئەوەی ویژدانە نەماوە؟ نانی سواڵ نەبێ شک نابا و برسیەتی تینی هێناوە. خوشکەزاکەی مامۆستایە و 3 ساڵە موچەی بڕاوە. پورزایەکی کرێکارە و بژیوی ژیانی دزراوە. دادە تا دەتوانێت دەگری و چاوی خوێناوی تێزاوە. کەس ناپرسێت دادەی هەژار چەند تاوانی لێکراوە، دەڵێن دۆی دادەڕژاوە.